قەت بۆ لە ژیانتان کەساتێک ببینن کە لەگەڵ خۆشەویستەکەی ئینسانێکی زۆر خراپە، زۆر تند و تیژی لەگەڵی دەکا، زۆر سەممە بە کوردەواری خۆمان و ئەو هەرچەند نەسیحەتی دەکەی هەرچەند پێی دەڵێ ئەو مرۆڤە لەو پەیوەندیە نایەتە دەرێ و بەجگای وێ کە ئەو ئینسانە حەزفکە زیاتر پێوەی دەنووسێ و حەول دەدا کە دیسانەکە و ئینسانی باشکاتەوە. ئەمە هەرچەند پێی دەڵێن کە بەریدا ئەو ئینسانە چاک نابێ، ئەو ئینسانە بە کەلکی تۆ نایە زیاتر پێوەی دەنووسێ. ئەوە دەگەڕێتەوە کاتی منداڵی. هەرکە ئەو کاتێککە دایک و بابێک منداڵێکیان هەیە کە منداڵی ئەزێت دەکەن، منداڵی لی دەدەن، بێ احترامی پێ دەکەن، بێ حورمەتی پێ دەکەن و ئەو منداڵە جگە لە دایک و بابی هیچ دەراوێکی ڕۆنشک نابا و هەر حەول دەدا کە محبەتی و دایک و بابە وەرگێت، تەوەجوی ئەو دایک و بابە وەرگێ و بە دایک و بابەوە دەنووسێ، ئەو شتە دەمێشکیدا دەمێنێ، دەناخوداگایدا دەمێنێ و کاتێککە گەورە بوو ژنێک یا پیاوێکی خراپی هەبوو و تووشی ئینسانێکی خراپ بوو پێوەی دەنووسێ دەهێوێت چاکیکە، دەهێوێت محبەتەکەی بەدەست بێنێ و ئەمە هەرچەند پێی دەڵێن کە وامەکە جۆی لێ نییە، بەس دایک و بابی خۆشەویست ئەو کاتێککە منداڵەکەت دەتەوێت پەروەردەکەی حەول بدە کە دایک و بابێکی باش بی، منداڵەکەت هەستی ئەمنیەت و خۆشی بکە. ئەگەر تۆ دایک و بابێکی خراپی منداڵەکەت حەول دەدا کە دڵت بەدەست بێنێ و هەرو منداڵە لە کاتی گەورە ساڵیدا ئەگەر پەیوەندێکی خراپدا بێ بەجگای بێکە و ئینسانە حەزفکە زیاتر پێوەی دەنووسێ و ئەگەر گەورە ساڵی و ئەو هۆکارێ دەخۆتدا شک دەبێ و دایک و بابت ئەو بەڵای بەسەرهێناوی ئەلانەکانێ لە پەیوەندیکاندا هۆشت لەوە هەبێ کەوە مەرجێکە کە لە منداڵیدا پێگەیشتووی دادناوە کە دایک و بابت بەدەست بێنیوە قەرار نییە ئەو مەرجە دەگەڵ خۆشەویستەکە دەگەڵ خێزانەکەشت ڕاگری، چونکە دایک و باب ناگۆڕدرێ. بەڵام ئەمە دەتوانین زۆر بە ئاسایی کەسانێک کە دەزانین کە دەژیاندا بەختەوەرمان ناکەن هەستیان کەین و دەگەڵ ئینسان هایەکی باشتر ژانی هاوبەشی پێک بێنین.